بۆم بە نەتەقیوەکانی هەڵەبجە هەڕەشە لە ژیانی دانیشتوانی شارەکە دەکەن. دوای 36 ساڵ لە کیمیابارانکردنی هەڵەبجە تا ئێستا 7 ماڵ بۆمبی کیمیاییان تێدایە و هەڵنەگیراونەتەوە. من ئەو کاتەی لە ئێران گەڕامەوە ماڵەکەمان هەموو ڕووخا بوو، ئەمەش بیرێ بوو لێرە تقریبن 14 بۆ 15 مەتر بوو. دوای ئەوەی کە هاتینەوە بە وەسایل ساڕۆکێک لەوێ نەتەقی بوویەوە قسمە ناو بیرەکە. دوای ئەوەی کە قسمە بیرەکە خۆڵ و خاشاک و ئیتر ئەوەی شەخەڵی قسمە ناوی پڕم کرد و دوای کۆنکرێتم کرد، بەڵام ساڕۆکەمان نەتەقیوە. دوای وەکو لایەنی پەیوەندیدار پەیوەندی کرا بە وەزارەتی دیپای عێراقەوە لە بەغاوە هاتن کەشفیان کرد و نەخشەبەرداریان بۆ کرد لەگەڵ وەزارەتی پێشمانە بە هەمانی ئەوە وتیان ئێمە بە زووترین کادەم کارەیەکەین ئەم ساڕۆکەدە و چاڵەیە دەرێنین لایە بێت. 16 1970 ڕژەمی بەعز تەنها سنتەری شاری هەڵەبجەی کیمیاباران نەکرد، بەڵکو ئەو ڕێگەیانەشی هاوڵاتیان دەیانویست لێوە شارەکە جێبێڵن کەوتنە بەر هێرشی فڕۆکە جەنگیەکان. بۆیە لە ناوچە شارخاویەکانی شارەکەش بۆمبی نەتەقی و بەدی دەکرێن. کتێکی لێراوە هات کوتێکی لە منتیقەی هەورامانات و ڕۆشت. ئەو کتە کە لێراوەتی تووشی ئەم تارە و ساڕوخ و هەراو بەزمەوە بۆ ئەوە هەمووی ساڕوخە لەو بەرەوە. ئیتر ئەو سایەختارێشە کە هاتووە داوێتی لەیرا ڕخانە لێرا دووە ئەوستا دوانسیانە لێ هەر نەتەقیوەتەوە. ئەمە لێرە تەقیوەتەوە. ئەوە کڵاوەیەکە لە پێشوانەوە هاتم ئالوێەوە ئاوە ئەوە کڵاوەیەک ئالویا کەوتووە، کڵاوەیەکی ساڕوخ ئالویا کەوتووە. کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە چەندین جار هۆشداری لە مەترسی بۆمبە نەتەقیوەکانی هەڵەبجە داوە، بەڵام هۆشداری داواکاریەکانیان بێئەنجام بوون. خۆمان بینیمان لە 2014 بۆمبێک دۆزرایەوە لە منتقی ڕێگەی باوەکۆچەک، هەمان ئەو تەسیری هەبوو کە ساڵی 1970 لە سەر خەڵکەکە تەسیری هەبوو. بۆیە مەترسیەوە هەیە کە ئەم بەرگەی ئەم بۆمبەی ئەم گازێتی هەڵگیراوە بە پێی مروری زەمن کار لێکردن بکەوە تەواو بێ و ئەو گازە بڕژێتە ناو ئاوی ژێرزەوی و لە زۆری خەڵکی ئەم شارش ئەو ئاوە ئەخواتەوە ئاوی ژێرزەوی ئاوی بیرەکان بەکارهێنێ ئێستش. بۆیە ئێمە لایەنی ئیداری پارێزگاری هەڵەبجەمان لەو مەترسیە ئاگادار کردوێتەوە بە نووسراوی ڕسمی کۆمەڵە و ماڵەکانیشمان پێ ئاشنا کردوون کە وتی من تەنێک چیمەندوتان بۆ نووسم بیکەن بەسەریا و دایپۆشن کە ئەمە حەل نییە بەڕاستی. لە 36 ساڵی ڕابردوودا ژمارەی قوربانیانی هەڵەبجە بەردەوام لە بەرزبوونەوە دابووە کە بەشێکیان ئەو بەرکەوتوانە بوون کە چارەسەر نەکراون و بەشێکی دیکەشی ئەوانە بوون کە بۆی پاشماوی جەنگە و لە شارەکە بوونەتە قوربانی. بەرپرسانی هەرێمی کوردستانیش هەموو ساڵێک لە یادەکەدا داوا لە حکوومەتی عێراق دەکەن قەرەبووی قوربانیانی هەڵەبجە بکاتەوە بەبێ ئەوەی تا ئێستا هیچ شتێک لە داواکەیان سەوز بوو بێت. پێویستە حکوومەت هەر چۆن بەدەم داوای کەسوکاری کیمیاباران بە تەواوی بەدەمیانەوە بچێ و گوێ لە معانات و خەمیان بگرێ و چی لە توانای مادی و معنەویان هەیە بۆیان جێبەجێ بکات.